لە چەندەی ڕابردوو هەمیشە لە ژێر جەور و ستەم و داگیرکاری دوژمنەکانی یابووە و تاکە چەکێکی بەهێز کە ڕوبەڕووی دوژمن و داگیرکەرەکانی ببێتەوە تەنها یەکگرتووی و یەکگرتنە بەرامبەر بە هەڵوێستی نایارەکانی لەبەر ئەوە لە ڕابردوو ئەزمموی چەند ساڵە سەلماندوویەتی کە گەلی کورد لەلایەن ڕژێمە داگیرکەرەکانەوە هەمیشە سەرکوت و سەرکوت کراوەوە بە ئاگر و بە ئاسن حکمی کراوە لەبەرەوە ئەبێ گەلی کورد هەمیشە بیر لە یەکگرتووی بکاتەوە و بیر لە تەبایی بکاتەوە و بیر لە یەکهەڵوێستی بکاتەوە بۆ ئەوەی بگا بە ئامانجە ئەساسیەکانی خۆی کە خۆی لە سربەخۆی و لە ئازادی تەواوی گەل و نیشتیمانەکەی ئابینێتەوە و ئەبێ دوور بکەوینەوە لە مەسلەی پەلاماردانی یەکتری و تۆمەتبارکردنی یەکتری و کێشە و مەشاکیل و گیر و گرفتەکان بچووک بکەینەوە و نەک گەورەیان بکەین و وێنایەکی وا پیشان بدەین کە ئەبێ قابلیەتی شەڕی بۆ دروست بکەین لەبەرەوە ئێمە پێمان وایە کە ئەبێ گەلی کورد یەکگرتوو بێ و یەکهەڵوێست بێ و هەوڵ بدات کە خۆی لە گیر و گرفتەکان دوور بخاتەوە و نەکەوێتە ژێر کاریگەری هیچ دوژمنێکی میلەتەکەمان لەبەرەوە ئێمە داوا لە هەموو لایەکەکەیندان بە خۆیانە بگرن و بە نەرمی وتوێژ لەگەڵ یەکتری بکەن و بەرەو گفتوگۆ بچن و هەنگاو بەرەو گفتوگۆ بنێن و بۆ ئەوەی بتوانین لە یەک تێبگەین و لە یەک حاڵی ببین و بتوانین بسازین لەگەڵ یەکتر لەسەر هەر بارودۆخێکە کە قابلی مناقەشە بێ قابلی گفتوگۆ بێ قابلی وتوێژ بێ لەبەرەوە ئێمە پێمان وایە تاکە چەکێکی بەهێز جارێکی تر من تاکی دەکەمەوە یەکگرتووی و یەکهەڵوێستیە بەرامبەر بە نەیارەکانمان لەبەرەوە داوا لە هەموو لایەکەکەین کە بسازیان لەگەڵ یەکتری یەکتر قوبول بکەین و وتوێژ و گفتوگۆ لەگەڵ یەکتر ئەنجام بدەین بۆ ئەوەی کێشە و مەشاکیلەکانمان چارەسەر بکەین و زۆر سپاس بۆ ئێوە و دەستخۆشی لە ئێوە شەکەین فراوانخوازەکانی تورکیا ینی شتێکی تازە نیە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی تر بۆیە برێن شتێکی غەریبیش نییە بە نسبەتی ئێمە بەڵامەوەی کە بەڕاستی جێی غەریبە و ئەوە جێەوەی پرسیارەکە ئێمە پرسیاری لەبارەوە بکەنەوە بێ هەڵوێستی حکوومەتی هەرێم و هەرسە سەرۆکایەتیەکە و حکوومەتی عراقیە ئەوە بۆ خۆی پرسیاری جددی هەرەگری و ئێمە پێمان وایە کە دەبێ ناوەندەکانی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان بە ئەرچی خۆیان هەستن لە مەسەلەی بزاننی سەروەری خاچی عراق و لەو بە فراوانخوازیانی کە تورکیا ئەوێت ینی بیکات کە هەنگاوی بۆ هاویشت و لە ڕێی زەمینی و لە ڕێی ئاسمانیەوە ئۆپەراسیۆنی دەست پێ کردیا ئۆپەراسیۆنی داگیرکاری و لە هەمان کاتدا کەوێتە سەر حکوومەتی ناوەندی بەوەی کە سەروەری خاچی عراق بپارێزیتن چیتر ڕێنەدات کە وڵاتانی دەوروبەر بە کەیفی خۆیان بن سنوور ببەزێن و دەستدرێژی سەر ماڵ و مڵکی خەڵک و ناوچەکانی هەرێمی کوردستان تۆ بارانکەن کە لە چارچێوەی دەستوری عراقی هەرێمی کوردستان بەشەکە لە سەروەری خاچی عراق و لە هەمان کاتدا پێویست هەرسێ سەرۆکایەتەکەی حکوومەتی هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان بەجددی بێنە دەنگ چیتر ڕێ بەم فراوانخوازی و بەم داگیرکاری ڕژێمی تورکیانەدەن مەسەلەی ئەو ئۆپراسیۆن و داگیرکاری کە تورکیا ئەوێ بکاتن هەر پەیوەندی بەوەی نییە کە لە چارچێوەی هەرێمی کوردستانەوە بینیتەوە بە تایبەتی لە منطقەی بادینانەوەوانە ئەم چارچێوەی ئەگەر بربەستەکان تێک بشێنێتن باوەڕەکەین جارش کە تورکیا گەڕێتەوە سەر میساقە ملیەکەی کە ئەوێت ویلایەتی مووسڵ و کەرکووک و هەولێرەوەوانە داگیرکە بۆیە ئەرچی ئێمەی خەڵکی کوردستانە کە داوا لە حزبەکان بکەین بە تایبەتی حزبە سیاسەکان یەک هەڵوێز بن بەڕاستی لەم بار و زروفە کە ئێستا ئێمە تێدانە کە دۆخێکی هەستیارە بەڕاستی پێویستی بەوەی هەیە کاوانە ئەجارش کە کۆ ببنەوە لە چارچێوەی یەک مێسکۆ ببنەوە گفتوگۆ بکەن لەبارەی ڕەوشی هەرێمی کوردستان هەوڵ بدەن ئەم هەرێمی کوردستانە کە باورم تا ئێستا ناوچەیەکی ئارامە نەکەوێتە ناو دۆخێکی شەڕ و ئەوەیشی کە پێویستە بەڕاستی پێویستە هاوڵاتیان فشار دروستکەن بۆ سەر لایەنە سیاسەکان بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەر پەرلەمان و بۆ سەرۆکایەتی هەرێم فشار دروستکەن بۆەوەی چیتر بێ هەڵوێست نەمینێتن چونکە ئەو بارودۆخە خەتەرێکی گەورەی هەیە. بۆ نمونەگە ئێمە شەڕی ئۆکرانیا وەربگرین لەگەڵ شەڕی رووسیا نەتەوە یەکگرتوەکان هەموو وڵاتە زلێزەکان هاتوونەتە دەنگ و چەندین سزای قورسیان بەسەر رووسیادا سەپاندووە لە کاتێکدا مەسەرەن دەوڵەتێکی وەکو تورکیا داگیرکرد دێتە نێو خاچی هەرێمی کوردستان گوند و ئاوەیەکان بردومان دەکا خەڵکی سڤیل دەکوژی بە پاساوی هەبوونی چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستان
خەڵک لەسەر ماڵ و زێد و حاڵی خۆیان ئاوەردە بن دەکوژرن و دەربەدەر دەبن بریندار دەبن ئەوانش هەر مرۆڤن ئینسانی کوردن بەڵام ئەوە سیستەمی پیشی سەرمایهداری وڵاتانی زلهێزی جیهانیە کە لەسەر وڵاتێکی ئۆکرانیا ئەو هەموو بەدەنگ دێن ئەو هەموو هاوکارێ دەکرێن بەڵام لە بەرامبەر لەشکرکێشی و دەستدرێژەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیای فاشی بەو هێزە کاریگەری کە سەربازی هەیەی چەکی پێشکەوتوو بەکاردێنێت لە ناوچە شاخاویەکان و ئاوایەکانی هەرێمی کوردستان بێدەنگە بەڕاستی ئەوە جێی پرسیارە بۆیە لە ئێستادا پێویستە گەلی کوردستان و لایەنە سیاسەکان و سەرکردایەتی سیاسی کورد بەڕاستی سازر لەسەر یەک بستەخاکی هەرێمی کوردستان نەکەن داگیرکار هەر داگیرکارە جا هەر وڵاتێکی یەقلیمی بێتن هەر وڵاتێکی زلهێز بێتن وە بێ هاو هەڵوێز بین بەڕاستی ئەوەی جێگەی نیگەرانیە ینی تەماشا دەکەی حکوومەتی عێراق هەڵوێستی لاوازە حکوومەتی هەرێم کە دەبوو هەڵوێستێکی تونتر و باشتری هەبایە هەڵوێستێکی ئەو تۆیان نییە لە بەرامبەر دەستدرێژ و لەشکرکێشی و داگیرکارەکانی دەوڵەتی تورک بەڕاستی ئەوەش ینی گومان دروست دەکاتنەوە بەڕاستی خەڵکی ژیانی پێویستی بە چاڵاچی و جموزۆڵی مەدەنیانە و ئاشتیانە هەیە بۆ ئەوەی کە پامێکی یەکگرتووی هەبێتن نەک لە باشی کوردستان لەمو پارچەکانی تری کوردستان بەڕاستی پێویستە ینی یەکدەنگ بین ئەو لەشکرکێشی ئیدانە بکەین و ڕای گشتی بجوولێنین ناچاری دەوڵەتانی زلهێز کە ئیدعای مافی مرۆڤ و دیموکراسی دەکەن بێنە سەرهێڵ و ڕێ لە لەشکرکێشی تورکیا بگرن بەخۆی قسەکەیە دەڵێ هەموو 100 ساڵ جارێک مێژوو بە شێوازی خۆی دووبارە دەکاتەوە ڕەنگە دوای هەموو پەیمان ناوەکودەتانەی بەسەر گەلی کووردا هاتووە دوای 100 ساڵ لە پەیمانی سایکزیکۆ پەیمانەکانی دیکەکە دژی کورد بووینە لە سەرکوتکردن و قەتڵ عام کوردی کورد بووینە ڕەنگە ئەوەش بە شێوازێکی کە بێتن بۆ گۆڕین دیموگرافیای هەرێمی کوردستان و لە بەژۆندی وڵاتانی زلهێزی ناوچەکە و بە تایبەتیش وڵاتی ئیقلیمیەکان و بە دەرەجەیەکیش تورکیای داگیر کرد بۆیە بەڕاستی دەبێ هۆشیار بین تاچی کورد یعنی گوێ بە ئینتیمای سیاسی وانەدا وەکو کوردبوون کوردبوونی خۆی بسەلمێنێتن بەڕاستی ئێمە کوردین ئێمە لەسەر کێشەی کورد دەربەدەر و دەکوژرێن و داگیر دەکرێن یان هیچ کێشەیەکی کەمان نییە بەڕاستی